عزیزان سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بەهێوێن ڕۆژەکەتان زۆر باش بێ کاتژمێر 12ەیە کۆمەڵی بابەتی گرنگ هەیە لەم گەشەدا سەرنجمان لەسەری دەبێت کەمێک بەر لە سەگە سەرنجتاندا بێت کۆبوونەوەکەی ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی هەرێم و قاسم عەرەجی ڕاوێژکاری یاسایی شینەتەوەی عێراق بوو کە هاتۆتە هەولێر و لەلایەن ڕێبەر ئەحمەد و پێشوازی لێکرا و کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیان بەس لە پاش کۆبوونەوەی کە ئەنجامدرا باسیێوان کردو کە دەبێت سنوورێک دابنرێت بۆ هێرش درۆنیانێک کە دەکرێت سەرکەڵ گەنەوتیەکانی ڕێوی کوردستان و هاوکات لەگەڵ ئەوەشدا باسیەوە کرا کە ئەو هێرشە درۆنیانە وای کردو ئاستی بەرەمێنانی نەوت لە کەلگەنەوتیەکانی هەرێمی کوردستاندا دابەزێت و دابەزینی زیاتر بەخۆی و بێت کۆمەڵێک ناونیشانمانێ و کۆمەڵێک بابەتی گرنگمان هەیە وەر لە هەر لەسەر ئەم بابەتەش ئەڵمانێ و سەرنجمان زیاتر لەسەر بابەتەکانە بێت بەڵام سەرتا چین ناونیشانەکان. دادگای فیدرالی عێراق دوو سکاڵای لەبارەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕەت کردەوە و ڕایگەیاندووە بابەتەکە لە پسپۆڕی ئەواندانیە. ئەندامێکی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاشکرای دەکات قەباری کورتێنان لە بودجێ ئەم ساڵدا 10 تریلیۆن دینارە. لە مانگی ئەیلولی ئەم ساڵدا یەکەم هەڵبژاردننی ئەنجومەنی گەلی سووریا لە دوای ڕوخانی ژەمی بەشار ئەسەد بەڕێوە دەچێت. تەندروستی جیهانی ڕایدەگەنێت بەدخۆراکی لا کەرتی غەزە گەیشتۆتە ئاستێکی زۆر مەترسیدار و تەنها لەم مانگەدا 63 حاڵەت تۆمارکراوە. دووبارە سڵاوتان لێبێ بەرەبانی ئەمڕۆ دوو درۆن لە سنووری پارێزگای هەولێر و ئافرۆکێکی پێفڕۆکەوانی دیکە لە حەویجە کەوتونەوەتە خوارەوە بەپێی زانێرەکان بەرەبیانی ئەمڕۆ درۆنێک لە ناو زەویەکی کشتتوکاڵی لە سنووری کەوەرسۆر کەوتۆتە خوارە و ئەوی دیکە کاتژمێر 5:50 خولێک لاناحی ڕزگاری سەر بە قەزای خەبات کەوتۆتە خوارەوە بەڵام هیچیان زیانی گیانیان لێ نەکەوتۆتەوە و هاوکات هەر بەیانی ئەمڕۆ فڕۆکێکی بێفڕۆکەوان لە گوندێکی قەزای حەویجە کەوتۆتە خوارەوە کە ناوی حەویجەی لەسەر نووسراوە. بۆ گفتوگۆکردن لەبارەی هێرشی درۆنەکان وەفتێکی باڵای ئەمنی عێراق گەیشتە هەولێر و لەگەڵ لێپرساوانی هەولێردا کۆبوونەوانێ وەفتەکەی عێراق با سەرۆکایەتی قاسم عەرەجی ڕاوێژکاری یاسایی شینەتەوەی عێراق لە ئافرۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لەلایەن ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی هەرێمەوە پێشوازیان لێکرا لە کۆبوونەوەکەشیاندا باسییان لە هێرشە درۆنیەکان کرد کە لەم دۆیانەدا کراونە سەر کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان کە دواترینیان درۆنەکانی ئەم بەیانیەی هەولێر بووە هەروەها تیمێکی تایبەت سەردانی کێڵگەی خولکماڵە دەکات و راپۆرتی تایبەت ئامادە دەکەن و ئاراستی ئەنجومەنی وەزیرانی عێراق دەکەن و لە پاش کۆبوونەوەکە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیان بەس هەرێک لە قاسم عەرەجی و ڕێبەر ئەحمەد قسەیان کرد بۆ میدیاکان وەڵامی ڕۆژنامە نووسانیان دایوانێ کە ئەوەی کە زۆر سەرنجیان لەسەرەوە بکوتیان تا ئێستا کاراسانی یاخود تا ئێستا ڕێگری پێویست نەکراوە سەبارەت بەو هێرشانەی کە دەکرێت سەر کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان و هاوکات لەگەڵەوەشدا باسێوەشیان کردوتیان ئەو هێرشانێک کە دەکرێتە سەر کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان وای کردو ئاستی بەرەمێنان بگاتە یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئەوەندەدا بەزێت کە ببێتە زۆر جێگەی سەرنج و هاوکات لەگەڵەوەشدا لە کۆبوونەوەکەدا باسیەوە کراوە کە ئەو وەفتەی کە ئەمڕۆ هاتۆتە هەرێمی کوردستان دەستی کردو بە کارەکانی و لە دواتریشدا لیژنەیەک دروست دەکرێت لیژنەیەکی تەکنیکی بۆی کار لەسەر پاشماوی ئەو درۆنانە بکات کە پێی هێرشکراوتە سەر کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان و هاوکات لەگەڵەوەشدا بۆی بزانن سەرچاوی هاتنی ئەو درۆنانە لەکوێوە بوو و هاوکات لەگەڵ ئەوەشدا ڕێبەر ئەحمەد باسیەوەی کرد لە کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەدا وتی ئێمە تەواوی زانیاریەکانمان خسۆتە بەردەم لێژنەکەی عێراق و باسی ئەوەش کراوتی چیتر نابێت هەرێمی کوردستان بە چاوی دوژمنەوە سەیر بکرێت.
دادگای باڵای فدرالی عراق دوو سکاڵای تایبەت بە موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕەت کردە و دەڵێت لە پسپۆری ئەواندانی ئەمڕۆ دادگای باڵای فدرالی عراق لەسەر دوو سکاڵای تایبەت بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کۆبەوە کە سکاڵاکان پێشتر لەلایەن ژمارەیەک هاوڵاتیانەوە لەسەر سەرۆکوەزیران و وەزیری دارایی عراق تۆمار کراوە و داوا کرابوو عراق پابند بکرێت بە ناردنی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بە شێوەیەک بەردەوام و ماگانە بێت و ڕەوانەکردنی موچەش نەکرێتە بەشێک لە کێشە سیاسەکان. ئەمڕۆ دادگای باڵای فدرالی عراق هەردوو سکاڵاکی ڕەت کردەوە و ڕایگەیاندووە کە ئەو بابەتە لە پسپۆڕی ئەواندانیە. کاردانەوەکان لە کەرکووک بەردەوامە لە دژی بڕیارەکەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی عراق کە وەڵامدانەوەی پرسیاری بە زمانی کوردی قەدەغا کردووە. لە پرسەوێکی باڵای زانکۆی کەرکووکیش دەڵێت بە نووسراوی ڕسمی داوایان کردن نووسراوەکە هەڵبۆشێتە چونکە پێچەوانەی دەستور و زوڵمە لە خوێندکارانی کەرکووک. وەسەرۆکی لیژنەی پەروەردە خوێندنی باڵاش لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت دژی بڕیارەکە داوا دەکەن ماف بۆ خوێندکارانی زانکۆی کەرکووک بگەڕێتەوە و لە پرسراوی دۆسی سیاسی مەکتەبی سیاسی کێتیش لە کەرکووک دەڵێت داوا دەکەن وەزارەتی خوێندنی باڵای عراق بڕیارەکە هەڵبۆشێنەوە بە پێچەوانەوە سکاڵای یاسایی تۆمار دەکەن. لە کەرکووک هەوڵەکان درێژەی هەیە بامەنجی هەڵەوشانەوەی بڕیاری قەدەغەکردنی زمانی کوردی لە دانانی پرسیار و وەڵامدانەوەی خوێندکاران بە زمانی دایک. لێپرسیارێکی باڵای زانکۆی کەرکووکە خۆی بڕیارەکەی وەزارەتی خوێندنی باڵای عێراق بە نایاسایی وەسف دەکات و دەڵێت بە نووسرا و داوای هەڵگرتنی ئەو زوڵمیان لە زانکۆی کەرکووک کردووە. وەکو ڕێگەی یاسایەکە یادداشتنامەیەک بناو سەرجەم خوێندکارانەوە تەزەڵمێک بەرزۆکرا بۆ جەنابی وەزیر خوێندنی باڵای بەغدا دەبێت تەهمیشی لەسەر بکاتەوە بۆ ئەوەی ئەو کتابی کە کردی هەڵی وەشێنێتەوە و تاکید لەسەر ڕێنمایە کۆنەکان بکات کە لە 2010 بە بڕیارێکی وەزارەت وەرمانگرۆک و ڕێنماییەک بۆی کاری لەسەر بکەین. ئەگەر وەزیر لەسەر ئەوە ڕازی نەبوو لەسەر ئەو تەزەڵمان بۆکو مافێکی یاسایی ئەتوانین ڕوو بکەینە محکمەی قەضای ئیداری یا محکمەی اتحادیە عولیا. ئەنجومەنی داری کەرکووک بڕیارەکەی وەزارەتی خوێندنی باڵا بە نایاسایی دەزانن پێیان وایە دەبێت ئەو بڕیارە بە فەرمی هەڵبوەشێتەوە. پاریش دیسانەوە ئەم بازمە کراوە لێ ئێستاشە هوتافاتی انتخابات و نزیک بوونەوەمان لە انتخابات بۆ خۆیانیانەوێ ساحەکە بشەڵقێنن بەلای خۆیانە. ئەمەش دیسانەوە دوورە لە سیاسەتی بەڕێوەبردن لەبەرەوە وەزیری خوێندنی باڵای نەتەوەیەکنی تەنها بۆ خۆت کار بکەیت. تۆ لە کاتێکایە وەزیری خوێندنی باڵای سەرجەم نەتەوەکانی عێراقی سەرجەم پارێزگاکانی عێراق نە لە ڕووی یاسایی و نە لە ڕووی دەستوریەوە ڕێگەی پێنادا کە ئەم نەحەقیە بەرامبەر بە تاکی کورد بکە لە کەرکووک. لێپرساوی دۆسی یاسایی مەکتەبی سیاسی کێتیە لە کەرکووک وەڕای تاکیدکردنەوەی لەسەر زمانی کوردی دەڵێت ئەگەر نووسراوەکەی وەزارەتی خوێندنی باڵا هەڵنەوەشێتەوە سکاڵای یاسایی لە دژ تۆمار دەکەن. ئەمە دەچێتە چوارچێوەی پێشێڵکردنی یاسا و دەستوری عێراقەوە و دەکرێت تەنانەت داوای یاساییشی لەسەر بکەین. بەڵام ئەمەی کە لەم کاتەدا ئەیبینین تەنها کارێکی سیاسیە بۆ مەبەستێکی دیاریکراوە و ڕەنگە بەکار تەنها بۆ مەسلەی تونندڕەوی ئەجینا ئەو سێ پارێزگایە لە کاتێکدا ئیمتیحانات وادێتە پێشەوە. ئەگەر مەسلەیەکی شۆفێنیەت و مەسلەیەکی سیاسی و بانگێشە و لێدانی سیاسی نەبێ هیچ بنەمایەکی یاسایی نییە. زمانی کوردی کە بەپی دەستور زمانە ڕسمێکەی وڵاتە و بەپی یاسای زمانیش پەیڕەوکردنی و زمانە لە کۆی جونگەکانی دەوڵەت کارێکی ڕێگە پێدراوە قەدەغەکردنی لایەن وەزارەتێکەوە دەچێتە خانی دژایەتی کورد و بانگەشەیەکی پێشوەختی هەڵبژاردن لە عێراق. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.
ئامادەکاریەکانی دەواازەی نێودڵتی باشماغ بۆ پێشوازیکردن لە زیادەتکارانی چلی ئیمام حسێن بەردەوام و لەسەر ئەرکی سەرۆکیکێتی هەموو خزمەتگوزاریەک لە دەواازەکە پێشکەشی زیارەتکاران دەکرێت. محەممەد تاهڕەشی سەرپەرشتیاری دەواازەی نێودڵەتی باشماغ باکوور سات نێوزێڕاگەاند. دەواازەی نێودڵەتی باشماغ بۆ ساڵی چوارەم دیاری کراوە بۆ پێشوازیکردنی زیارەتکارانی ئێران بۆ چلی ئیمام حسێن و ئامادەکاریەکان بۆ مەبەستی یاخود بۆ مەبەستەش بەردەواموتیشی لەسەر ئەرکی باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان هەموو خزمەتگوزارێک پێشکەشی زیارەتکاران دەکرێت و ئەو بەپی ئەو داتانەی کا لە ئێران تۆمار کراوە تا ئێستا 370,000 زیارەتکار ناوی خۆیان تۆمار کردو بۆ ئەوەی لە ڕێگەی دەواازەی نێودڵەتی باشماخەوە سەردانی کەربەلا بکەن. یەکە بێ ئامادەکاری خۆمانمان کردەوە بە ڕێز جێگری وەزیری ناوخۆی کۆماری ئیسلامی ئێران هات بۆی بۆ چای خۆی ببینێت کە ئەو ئامادەکاریانە لە چه ئاستێکایە و هەروەها سەرکۆنسۆڵی کۆماری ئیسلامی ئێران دکتۆر مەحمودیانەیش بە ڕێزیان سەردانی دەواازەکەی کرد کە ئێمە ئامادەکاریەکەمان بەڕاستی تەجروبەی 3 ساڵی ڕابردوومان هەیە لە خاڵی سفرەوە کە داخڵە بن برادرانی ئاسایش ئەوان ئیشوکارەکانی خۆیان جێبەجێەکەن دواتر ڕێنوێنیەکرێن بۆ نیشینگە لەوێ ئێمە چەند گەیتێکمان زیاد کردووە حەڤەگەیت ئامادەیە بۆ زیارەتکار بۆی کارەکانیان بۆ ئەنجام بین باشترین دەواازە بووین لە چەند ساڵی ڕابردووە لە ڕووی ئەمنیەتەوە هەروەها لە ڕووی پێشکەشکردنی خزمەتگوزاریەوە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان بەڕاستی هۆکاری گواستنەوەیان لەلایەن سەرۆکیەتی نیشتیمانی کوردستانەوە سەرجەم پێداویستیەکان و هۆکاری گواستنەوەیان بۆ دابین کراوە. لە هەرێمی کوردستان پڕکردنەوەی فۆرمی ئەلکترۆنی خۆراک بە ڕێژەی لە 76 تێپەڕاندەوە گەرتا یەکی هەشتیش ڕێژەکە نەگاتە بە ڕێژەی لە 85 داوا دەکرێت ماوەکەی درێژ بکرێتەوە. نەوزاد کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم باکوور سات نیوزی ڕاگەیاندەوە بەراورد بە شارەکانی خوار و ناوەڕاستی عێراق پڕکردنەوەی فۆرمی ئەلکترۆنی خۆراک لە شارەکانی هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی باش پڕکراوەتەوە. واوتیشی ڕێژەی پڕکردنەوەی فۆرمەکە لە سێمانی بە ڕێژەی لە 178 و لە هەولێر بە ڕێژەی لە 181 و لە هەڵەبجە بە ڕێژەی لە 185 و لە دۆک لە 173 تێپەڕاندووە. ئەگەر تا یەکی هەشتی 2025 ڕێژەکە بەگشتی لە هەرێمی کوردستان نەگاتە ڕێژەی لە 185 داوا دەکەن ماوەی چەند ڕۆژێکی دیکە درێژ بکرێتەوە و ڕاشگەیاندوە ئەگەر ڕێژەکە بگاتە ئاستێکی بەرز قۆناغی دووەم دەست پێ دەکەن کە بریتە لە زیادکردن و کەمکردن و گواستنەوە لە نێوان بریکارەکانی خۆراک بەڵام لە قۆناغی دووەمدا بڕەپارەیەک لە نێوان 3 تا 10,000 دینار لە هەر خێزانێک وەردەگیرێت بۆ پڕکردنەوەی فۆرمەکە و داواشیان کردو ئەو بڕەپارەیە کەم بکرێتەوە بۆ 3 تا 5,000 دینار. ئەندامێکی لیژنەی دارایی عێراق ڕایگەیاندووە داهاتی نەوتی و نانەوتی و ئەنداهاتی ناوخۆی هەرێم ساڵانە 9 تریلیۆن دینارە و دەژڵێت عێراق 10 تریلیۆن کورتێنانی لە بودجەدا دەبێت. ماین کازمی ئەندامی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لا چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنی داراییەکان بەپێی ئەو خەمڵانەی کە کراوە بۆ بودجەی ساڵی 2025 عێراق پێویستی با 140 تریلیۆن دینار هەیە بەڵام بەپێی ئەو بودجە یاخود بەپی ئەوە بودجی یاخود پێی ئەو بودجە فیدراڵی لە ئێستادا هەیە عێراق لە بودجەی گشتیدا 10 تریلیۆن دینار کورتێنانی دەبێت. ئەمساڵ عێراق 10 تریلیۆن دینار کورتێنانی دەبێت و وتیشی ئەگەر نرخی نەوت بۆ هەر بەرمیلە بگاتە 65 دۆلاریش بۆ حکوومەت کێشێکی ئۆتۆ دروست نابێت و دەتوانرێت بە داهاتی نانەوتی و ناوخۆ و کورتێنانە پڕ بکاتەوە. و سەبارەت بە ڕێکەوتنەکە لەگەڵ هەرێمی کوردستان ئەو ئەندامێن لیژنەی دارایی ڕایگەیاندووە هەرێم ساڵانە 9 تریلیۆن دینار لە هەناردەکردنی نەوت و داهاتی نانەوتی دەست دەکەوێت و جەختیشی کردوێتەوە پێویستە ڕێکەوتنەکەی نێوان حکوومەتی فدرال و هەرێم جێبەجێ بکرێت ئەوەش لە ڕێگەی وردبینی و وەشمارەوە. لە دوای ئاڵۆزەکانی بەردەم فەرمانگەیەکی وەزارەتی کشتوکاڵ لە بەغداد محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق فەرمانی لێکۆڵینەوەی دەرکردو و دووپاتی کردەوە کە هیچ کەسێک لە سەر و یاساوە نییە. دوای ئەوەی ڕۆژی یەکشەممە لە بەردەم فەرمانگەیەکی سەر بە وەزارەتی کشتوکاڵی عێراق پێکدادان لە نێوان هێزانیەکان و گروپێکی سەر بە حەشتی شعبی ڕوویدا سوودانی سەرۆکایەتی کۆبوونەوەیەکی بەپەلی ئەمنی کرد لەگەڵ جێگری فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان و فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی بەغداد و ژمارەیەک ئەفسەر و سوودانی ڕاشی گەیاندوە پێویستە لە ئەرکی پاراستنی یاسادا
هیچ نەرنوێک نەنوێنرێت و هەموو کارێک بۆ پاراستنی دەستگاکانی دەوڵەت بکرێت و دووپاتشی کردەوە کە هیچ کەسێک مافی ئەوەی نیە شوێنی دەوڵەت و دەسەڵاتی دەوڵەت بگرێتەوە و هیچ لایەنێکیش نییە کە لە سەر و یاساوە بێت و فەرمانشی کردووە لێکۆڵینەوەی ورد سەبارەت با ڕووداوەکە بکرێت و تاوانباران ڕادستی یاسا بکرێت و هاوکات چوارچێوەی هەماگیشتیاکان کۆبوونەوەی کێبنی بەپەلەی سەبارەت با پێش هاتابنیەکانی بەغداد ئەنجامدا و باتوندی ئیدانی هێرشەکەی بەردەم فەرمانگەیەکی سەرباوەزارتی کشتتوکاڵی کردو و ڕووداوەکەی با دەرچوون لە یاساناو بردو و داواشی کرد لایەنە پەیوەندیدارەکان لێکۆڵینەوەی ڕوون بکەن. ڕۆژی یەکشەمە بەوەی دەست بەکاربوونی بەڕێوەبەرێکی نوێ لە فەرمانگەیەکی سەرباوەزارتی کشتتوکاڵی عێراق پێکدادان لە نێوان هێزانامنیەکان و گروپێکی سەربا حەشتی شعبی ڕوویدا و دواتریش وەزارتی ناوخۆی عێراق دەستگیرکردنی 14 کەسی ڕاگەاندووە کە لەو هێرشە چەکداریە تێوەگلاون. کۆمسیۆن ڕایگەاندووە لە ماوەی 48 کاتژمێری داهاتوودا وردبینی ناوی کاندیدەکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تاو دەکرێت. ئەیما جەمیل سەرۆکی تیمی ڕاگەاندنی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕایگەاند لیژنە تەکنیکیەکان لە ماوەی 2 ڕۆژی داهاتوودا وردبینی ناوی کاندیدەکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تاو دەکەن. ئەمەش وەکو ئامادەکاریەک بۆ ناردنیان بۆ لایەنی پەیوەندیدار بەمبەستی پەشڕاستکردنەوەی ئەمنی و یاسایی. واوتیشی ژمارەی کاندیدەکان 7900 کەسی تێپەڕاندووە کە 46 کەسیان بۆی جێبەجێکردنی مەرجە یاسایەکانەوە دوورخراونەتەوە و ئاماژەی بۆش کردو بڕیارە لە 5 ئابدا تیر و پشکی ڕێزبەندی کاندیدەکان ئەنجام بدێت و هاوکات کۆمسیۆن بەردەوامە لە ڕاهێنانی ستافەکەی لەسەر بەکارهێنانی ئامێرەکانی دەنگدان. ئەتوانی وەک پارێزگاری نوێی بەغداد دیاریکرا کە کاندیدی نووری مالکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا بوو. شەوی ڕابردوو ئەنجومەنی پارێزگای بەغداد دانیشتێکی تایبەتی بۆ هەڵبژاردننی پارێزگاری نوێی شارەکان جامدا و کێبڕکێکە لە نێوان ئەتوانی کاندیدی نووری مالکی و سامر فەیاز کاندیدی محەممەد شیاسوودانی بوو. دواتر بە دەنگی ئەندامانی ئەنجومەنەکە ئەتوانی بە پارێزگاری نوێی بەغداد هەڵبژێردرا. ئەتوانی سیاستمەداری عێراقیە و ئەندامی ئەنجومەنی نوێنەرانە لە خولی پێنجەمەوە سەرۆکی لیژنەی دارایی و لە ساڵی 1973 لە بەغداد لەدایک بوو و دوای دیاریکردنی با پارێزگار ڕایگەاندووە پلانێکی دەست بەجێ و استراتیژی هەیە بۆ باشترکردنی خزمەتگوزاریەکان لە بەغداد. فەرمانگەی کۆچ و کۆچبەران لە پارێزگای سەلاحەدین گەڕانەوەی زیاتر لە 500 خێزانی لە کەمپی هۆڵەوە ڕاگەیاند. خالید مەحجوب بەڕێوەبەری فەرمانگەکە ڕایگەاندووە زیاتر لە 500 خێزان لە کەمپی هۆڵەوە گەڕاونەتەوە بۆ ناوچەکانی پارێزگای سەلاحەدین کە خەڵکی ناحی یەسرب و قەزاکانی شەرگات و سامرا و ناوەندی شاری تکریتن و ئاماژەی بۆش کردووە کە پرۆگرامیان بۆ شیاندنەوەی ئەو خێزاناندا ڕشتە بە ئامانجی دووبارە تێکەڵکردنەوەیان بە کۆمەلگا. وەزیری ناوخۆی عێراق ڕایگەاندووە لە نێوەی ئەم ساڵدا فەرمانی دەستگیرکردن بۆ 81 بازرگانی نێودەوڵەتی مادەی هۆشبەر دەرچووە. عەبدولئەمیر شەمەری وەزیری ناوخۆی عێراق ڕایگەاندووە لە نێوەی یەکەمی ئەم ساڵدا فەرمانی دەستگیرکردن بۆ 81 بازرگانی نێودەوڵەتی مادەی هۆشبەر دەرچووە و جەختیشی کردوێتەوە لا گرنگیدان با هەڵمەتەکانی هۆشیاری سەبارەت با مەترسیەکانی مادە هۆشبەرەکان هەروەها بەردەوامبوون لە چاودێریکردنی قوربانی یاخود قوربانیانی مادە هۆشبەرەکان لە ناوەندەکانی چاکسازی. دەچینە بابەتەکانی سووریا کە وادی هەڵبژاردننی پەرلەمانی وڵاتی سووریا دیاریکراوە و ئەنجومەنی ئاسایش لە سەردۆخی سووریا کۆ دەبێتەوە و محەممەد تەها ئەحمەد سەرۆکی لیژنەی باڵای هەڵبژاردننی پەرلەمانی سووریا ڕایگەاندووە لە هەڵبژاردننی پەرلەمانی سووریا کە بە ئەنجومەنی گەل ناسراوە لە ڕێکەوتی 15 بۆ 20 ئەیلول ئەنجام دەدرێت. لا درێژەی قسەکانیدا محەممەد تەها وتیشی کە ژمارەی کورسەکانی پەرلەمان لە 150 کورسیەوە بەرز دەکرێتەوە بۆ 210 کورسی و 7 ئەندامیان ئەحمەد شەرە سەرۆکی سووریا دیاریان دەکات و هەر پەیوەست بە دۆخی سووریا بڕیارە ئەمڕۆ ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی
یاخود نەتوێگرتوەکان لە سەردۆخی ئەو وڵاتە کۆب بێتەوە و پێشبینی دەکرێت کۆبوونەوەکەی ئەنجومەنی یاسایش جەخت بخاتە سەر ئەو کردەوە توندوتیژیانی لە 13 ئەم مانگەوە دەستی پێکردووە لە سووریا. ئیداری خۆسەری ڕۆژاوی کوردستان ڕایگەاندووە یەکگرتنی هێزەکانی سووریای دیموکرات لەگەڵ سوپای سووریا دەبێت قۆناغ بە قۆناغ ئەنجام بدرێت و دەژڵێت هیچ ناکۆکییان لەگەڵ ئیداری ئەمریکادانە. سیهانۆک دیبۆ نوێنەری ئیداری خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە دەرەوەی وڵات ئەو هۆکارانەی کە بوونەتە هۆی دامەزراندنی ئەوان و هێزەکانی سووریای دیموکرات تا ئێستا هەروەکو خۆیان ماون و ئاماژەی بۆش کردووە یەکگرتنی هێزەکانی سووریای دیموکرات لەگەڵ سوپای سووریا دەبێت قۆناغ بە قۆناغ ئەنجام بدرێت و جەختی لەوەش کرێتەوە کە هیچ ناکۆکیەک لەگەڵ ئیداری ئەمریکادانیە و هەماهەنگی لە نێوان هێزەکانی هەسەدە واشندندا هەیە و لەلایەکی دیکەوە ئاماژەی بۆش کردووە ئیدارەی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا مامەڵەی ئەرێنی لەگەڵ هەڵبژانەکانی ئەنجومەنی گەلی سووریا دەکات کە ئەگەری کۆدەنگی هەیە. زیاتر لە 33,000 ئاوەری سەرەکانی لە کەمپەکانی حەسەکە لە ڕۆژاوی کوردستان بەهۆی ڕاگررتنی پشتیوانی ڕێکخراوە نێودوڵەتیەکان و لەژێر گەرمای بەتینی هاوین لە ئاڕۆژێکی دژواردا دەژین و بەدەست نەبوونی پێداویستی مرۆیی و پزیشکی و دەناڵێن و تا ئێستاش دانوستانەکانی نێوان هێزەکانی سووریای دیموکرات و حکوومەتی سووریا نەبوونەتە هۆی گەیشتن بە ڕێکەوتن لەسەر پرسی ئاوەرەکان. Li Jêrvan çadir û konîkên riziyayê serpêhateyên 6 salan ji koçberiyê gel ji sebrûkarînan dawervan du rojê davêjin seryadinê û dixwazin ku dawî li vê trajîdya êşê were kirin. Dayika Şerîn Mustafa Kurda û koçbera serêkaniyê ye. Neviyê xwe yê biçûk Hemîdê Salonîvekî bi vedana marekî wenda dike û ku lawê girantir dibe bi koçberiyê re. بازار خاطر کاشبر مرد رفیع مات مرد بچافی قل پیش قدی مکازبی دازر ایشه ما پرنوانی تالی نایوانی نیک نددن نسسنوانی ولا نتحولا يكاش دوبه وحولا ولا زوروكي صلي فك مع القرك دودي والله ام غازم فقر الولاد يخون تشتكي لا غازم وزاروكي ما ايش هقران قلت وحرتش مادي يعني ما تنبون دي ما غزاني دي فقيري دي برشيبون دي تعذبون دي حرت ما تشتي يعني زلمه ما دي كاسين دي ابشش صالانه جافي ما دركتل ام سري كوني انا كره من معرفه دادا يعني في مقيمة تشتاك مثلا يشت حراراتي وقوي دوني زوري يعني حيا حراراتي زوري مرنا حرارات بي أول ويري قيسكا كتشك شي حراراتي مر كوركي مش صالك عمري خصالك ودمها معرفة دودو تشكرين Li kampa Waşûkanî û serêkaniyê li bajarê Hesekê 33,000 koçber li rewşeke jiyanî xirab derbas dibin. Pileya germahiya bilind û avapîs û zêdebûna lawir û kêskêzîkan. Rêjeya nexweşiyê û xeteriyê bilind kir û bi tenê. 6 rêxistin li kêleka rêveberiya Xweser bi barê wan radibin. Li gel pirsa me ji wan re hûn çi dixwazin û li kampan çi heye? Ew dibêjin mirin û bendewariya vegerê heye. الأمراض مشكلة نەخۆشی زێدەبوونە و هەما تو بێچە هەیە کۆن پەڕەتینە و ڕۆک ئەم کوشتن و ئەلکتریکژی گە هەیە و گاژی تونەیە الكهرباء يعني 4 أو 5 ساعات تەماشاکە لە نەخۆشخانەیە کامپێ هەموو زارۆک ji ber rokê بە نەخۆشیان کەتنە û îro 2 zarok بە vedana dopiyê mirin. نريد الرجح لو يطلع بيدنا Em vegerê dixwazin neha ji me re bêjin vegerin em yekser kempê cê dihêlin û vegerên sermal û erdaxo. Li Bakur û Rojhilatê Sûrî deh kamp û bidehan navendên awareyan hene ku li gorî amarên rêveberiya Xweser hên bi qasî 400,000 welatî li navçeyê koçberin. Heyanaha jî dosya vegera koçberên serêkaniya Efrîn û Girêspî di navbera rêveberiya Xweser û hikûmeta demkî ya Sûrî bi çare nebûye. Li van kampan sa û disê koçberan dorpêş dike ya yekem mirine û ya dinê jî. Sawa dûr û dorbederiyê ku heya ev roj jî bi hezaran ji wan koçbera kilîtên malê xwe
دپاخلا خو هشنا حتا او روجا بو امیدیا وگری پیک وره مهند ابراهیم کرسات نیوز کامپا واشوکانی 24 گەنجی دەڤری راپەڕین هەوڵیاندا بڕۆنە وڵاتانی ئەوروپا لە لیبیا وەستا دەگەڕێنرێنەوە بۆ زێدی خۆیان کۆنفرانسێکی ڕۆژنامانیان هەیە بێکەوەی بینین لە یەکەم ڕۆژی گرتنی ئەو ئازیزانەمان ئەو ڕۆڵانەمان لە وڵاتی لیبیا لەگەڵ وەزارەتی خارجێ عێراق بە هاوکاری ئەندام پەرلەمانە بەڕێزەکان بەتایبەت کاک دکتۆر موسەنا کە حوزوریان لێرێ و دەستخۆشی لێ دەکەین لە زۆر کار و لە زۆر هەنگاوی تری مرۆیی و نیشتیمان پەروەریدا هاوکات لەگەڵ ئێمەدا لەسەر خەت بە سوپاسی دەکەین بۆیە ئەوەی ئەمڕۆ کەم ئازیزانەمان هاتوونەوە ئێمە سوپاسی خوا دەکەین کە بەڕاستی بە تووشی کارەساتی گەورەتر نەبوون تووشی مەرگ نەبوون و ئەوەشمان لا ڕوون بێت ئەوانەی کە لە زیندانەکانی لیبیا دەگیرێن بەتایبەت لە ژێر دەسەڵاتی میلیشیاکان ئازار و ئەشکەنجەیەکی زۆر دەدرێن و بێڕێزیەکی زۆریان پێدەکرێت تا گەیشتۆتە ئاستێک بەڕاستی تەعدایان لێکراوە دەستدرێژیان کراوەتە سەر لێرەدا ئەوەمان پێ دەڵێ بەڕاستی شەرمە بۆ دەسەڵاتێک بۆ حکوومەتێک کە لە 34 ساڵی حکومڕانیدا نەیتوانی وە ڕۆڵەکانی بەو نیشتیمانە شاد بکات ئەو ڕۆڵانەی وا لێ بکات کە ئەو ئینتیمایە ڕۆژ بە ڕۆژ لە ناخیاندا قاڵ ببێتەوە نەک لە دەست ئەم نادادیە ڕابکەن خۆیان ڕادەستی قەدەر بکەن کە باز لە نادادی دەکەین بەڕاستی نادادی چینایەتی گەیشتۆتە ئاستی لووتکە چینێک لە ژیانێکی ڕەفاهیەت و شەهوەت و شەراب و ڤێلا و پاسپۆرتی لە باخەڵیاندا بۆ گەشتکردن بەشێکیش ڕۆژ بە ڕۆژ بە ناخی زەویدا دەچنە خوارەوە لە هەوڵ و هیممەتان گیان دەسپێرن بۆ بەدەستێنانی پارە و یەکنانی شەرەفمەندانە بۆ ئەوەی بتوانن ڕۆڵەکانیان سکتێر بکەن و دەستێک جلوبەرێک بۆ ڕۆڵەکانیان بکردن لە خوێندن بۆیە ئێمە داوا لە حکوومەت دەکەین لە حکوومەتی عێراق ئاوڕێک لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە دەڤەری ڕاپەڕین بداتەوە دەڤەری ڕاپەڕین ئەو دەڤەرەیە کە لە سەرەتای شۆڕشەکانەوە یەک لە دوایە قوربانی داوە زۆرترین هەتیوی تێدا لەم دەڤەرە زۆرترین بێوەژنی تێدا لەم دەڤەرە هەموو ڕۆڵەکانیان بەخشیوە بەم نیشتیمانە کە لە ئێستاشدا دوابژاردەی هاوڵاتیانی نیشتیمانی و بەتایبەت دەڤەری ڕاپەڕین و بەتایبەت گەنجان ڕاکردنە لە نیشتیمان بۆ گەیشتن بە یەکێک لە وڵاتانی ئەوروپا بۆ ژیانێکی شایستە بۆ ژیانێکی مرۆڤ ئاسا ژیان بژین بۆیە وە داوا لە خانەوەدە بەڕێزەکانیش دەکەین ئەوانەی کە ڕۆڵەکانیان دەنێرن ڕەچاوی ئەوە بکەن بەڕاستی ئەم ڕێگا ڕێگەیەکی قەدەرە ئەم ڕێگا ڕێگەیەکی پڕمترسیدارە جیاوازە لە کەناراوەکانی وڵاتی تورکیا جیاوازە لە بیلاڕوس و لاتیڤیا و بولغاریا و چەند وڵاتێکی تر ئێستا ژێمەکە و ئازیزانە هاتوونەوە لە سەر و 59 ڕۆڵەی ئەم نیشتیمانە لە زیندانەکانی وڵاتی لیبیا تونس مالیزیا و وڵاتی تایلەندیش داماونەتەوە خێزانێکیش لە ئەرمینیا ماوەی دەمانگە دەست بەسەرە لە هەوڵداین بۆ ئازادکردنیان بۆیە داوا دەکەین ڕاکردن لەم نیشتیمانە چارەسەری کێشەکانمان ناکات بۆیە ئێمە پێویستە بە هەمومان بە هەموو لایەک پەنجە بخینە سەر برینەکان بۆیە ئێمە ئەم دەسەڵاتە ئەم حکوومەتە ملزم بکەین کە خزمەتی ئەم هاوڵاتیانەی نیشتیمان بکە و چیتر ڕۆڵەکانمان نەبنە خۆراکی دەریاوی ئیجە و بێسەر و شوێنبوونی ڕێگاکانی وشکانی ئەم وڵاتانەی کە ڕێگایان پێدەڕم بۆ گەیشتن بە یەکێک لە وڵاتانی ئەوروپا بۆیە من باقی تری قسەکانم دوای سوپاس و پێزانینم بۆ وەزارەتی خارجی عێراق و بەڕێز دکتۆر شۆڕش خالید و جەنابی کاک دکتۆر موسەنا جێ دێڵم بۆ کاک دکتۆر موسەنا کە قسەی تری هەبێ با بفەرمێت. زۆر سپاس بەڕێزان خۆشەویستان من خۆشحاڵ و شادومانم بە ئەندازەی ئەو براگەڕاوانە و بە ئەندازی خێزانەکانیان و سپاسی خواکەم کە هاوکاری کردین و کۆمەکی داین و پێگەیەکی پێداوین کە بتوانین خزمەتی هاوڵاتیانی کوردستانی لێ بکەین ئەوانەی کە لێرە خەون و خەیاڵەکانیان ئەدزرێ و ناچارەکرێن کە زێدی باوباپیران و کەسوکاریان بەجێ بێڵن بۆ گەڕان بە دوای ژیانێکی باشتر کەەوە مافێکی سەرەتایی هەموو کەسە. حەزی شەکەمەوەتان عرض بکەم ئەم بەڕێزانە لە بەنغازیەوە چوونەتە ناو لیبیا و بەنغازی لە ژێر دەسەڵاتی حکوومەتی تەرابولس نییە حکوومەتێکی تایبەت بە خۆی هەیە کە ئەوانەی متابعی ئەو بابەتە بن ئەزانن و سەفارەتی عێراقیش لەم بابەتە لەم گروپە ڕۆڵێکی شایانی باسی نەبوو چونکە ئەو من خۆم پەیوەندیم کرد لەگەڵ سەفیری عێراق وتی ئەو شوێنە لە درێر دەسەڵاتی ئێمە نییە و ئێمە ناتوانین پەیوەندی لەگەڵ ئەو حکوومەتە دروستکەین چوە کێشەمان لەگەڵ ئەم حکوومەتە بۆ دروست دەبێت یعنی حساسیت هەیە لە بینی حکوومەتی بەنغازی و حکوومەتی تەرابولس
حکوومەتی ئەسلی نێودەوڵەتی اعتراف پێکرا حکوومەتی ترابلسە وتی ئێمە لێرە نوێنەری ئەمانین ئەوانە لێک حاڵەتی کێشەن لەگەڵ ئەمان هەر پەیوەندیەکی ئێمە لەگەڵ ئەوان ئەبێتە کێشە ڕەنگە بۆ پەنابەرەکانیش لەبەرەوەی و ئەبێتە کێشە بۆ ئێمە لەگەڵ حکوومەتی لیبی ئێستای ترابلس بۆیە بڕاستی وەزارەتی خارجێش لە ڕێی سەفارەتی عێراقەوەی کە و من لێرەوە سوپاتی وەزارەتی خارجیە بەگشتی بەڵام بە تایبەت سەفیری عێراق لە لیبیاکەم بۆ کەیسەکانی تر نەک بۆ ئەم کەیسە چونکە ئەم کەیسە بۆ کەیسەکانی تر کە هەمووی 2 هەفتە پێش ئێستا حەوت ئازیزمان هەر خەڵکی ئەم دەڤەرە گەڕانەوە لە لیبیا دوای ئەوەی کە تووشی ئازارێکی چەند مانگی زۆر بوون و وەکو سەرەتا داعش مامەڵیان لەگەڵ کردبوون بەڵام سپاس بۆخوا دوای ئەوەی کە ئێمە سەفارەتی عێراقمان هێنایە سەرخەت و سەفارەت چوو سەردانی کردن لە زیندان و دڵنیایی پێدان بەو حکوومەتە کە ئەمانە کەسی ئاساین ئەو بەڕێزانە سپاس بۆخوا گەڕانەوە و بێگومان هەموو ئەو کەیسانەی ئێمە چارەسەریەکەین وەکو من بە هاو نیشتیمانیانی عزیزی شموتووە ئێمە خاچاقچی نین ئێمە لە ڕێگەی ڕسمیەوە ئیمیشان ناکەین من 11 ساڵە ئەندامی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی پەرلەمانی عێراقم زۆربەی هەرز زۆری سەفیرەکان بە شخصی دەناسم جگەلەوەی کە پۆستی ڕسمیمان هەیە و لیژنەکەی ئێمە ئیشرافی وەزارەتی خارجی عێراقەکە و هەموو داواکاریەکمان ڕێز لێگیراوە و بە پێی یاسا ئەبێ ڕێز لێگیراو بێ سەرباری ئەوانش پەیوەندی شخصیمان زۆرە ئەم کێشانش کە لیبیا من ئەوە حوتەمین گروپە من لە لیبیا دەیگێڕمەوە زۆر بەشی خەڵکی ئەم دەبەرە حوتەمین گروپ کە ئەنواع خەڵکی تیا بۆ گروپێکیان 1 کەس بۆ گروپێکیان 45 کەس بۆ گروپێکیان 12 کەس بۆ 2 گروپیان نزیکەی 7 کەس بوون و جەنازەیەکی گەنجێکی جوانی ئەم نیشتیمانەش خەڵکی قەڵاتزێ لە سەرەتای ئەم ساڵ بەداخەوە لەو ئاوەی کە ئەم برایانە لی ڕزگار بوون ئەو لەو ئاوە خنکا و هەر لە کاتی مەشغوڵ بوون بە کەیسی ئەم بەڕێزانەوە خوشکێکی خەڵکی سووریا تەلەفۆنی بۆ کردم وتی 36 کەسمان لە گروپێکا بوون چوونەتە ناو بەحر هەر 36 کەسەکەیان هەواڵیان نەماوە و ئەوە 4 مانگە ئێمە هیچ دەربارەیان نازانین و من زۆر بەداخەوە دڵنیام کرد لەوەی کە ئەو کەسانە نەماون چونکە گەر بمانایە خەبەرێکیان دەبوو زۆربەی دەیان هەزار خەڵک لەو دەریای سپی ناوەڕاستە خنکاون لە ئەنجامی کۆچبەری نایاسایی بۆیە ئێمە ئینشاءالله بەردەوامە بین بۆ خزمەتکردنی هاوڵاتیان ئەم برا بەڕێزانش ئەزانن ئەم جۆرە بابەتانە زۆر هەستیارن بە تایبەت لە وڵاتێکا کە نیزامی تیانێ وەکو لیبیا بەداخەوە گروپی میلیشیای زۆرە پارچە پارچە بووە ناوخۆی وڵاتەکە و هەندێک وڵاتیش کە حتا نیزامیشی تەواوە بەڵام مامەڵەی لەگەڵ پەنابەران زۆر قورسە هەر خەڵکی ئەم ڕانیە و دەوروبەری ئەم ڕانیە 11 کەس دەست بەسەر کرابوون لە داغستان ماوە 1 ساڵی ڕێک متابعەمان کردن تا ئازاد بوون بە سەدان جار پەیوەندیمان کردو بە سەفارەتی عێراق و 2 جاریش ناچارمان کردن مۆزەفەکان بنێرن لە ژوورەکانی زیندانە ئەم بەڕێزانە ببین و بەسەریان کەنەوە ئەمەش هەمووی نمونەی چییە؟ نمونەی ئەوەیە کە ئێمە بەڕاستی وڵاتێکمان هەیە بۆتە هۆکاری سەرچاوەیەکی گەورەی کۆچی نایاسایی من نامەوێت زۆر لەم بەرخۆرە ڕاتانگرم جارێکی تر دڵخۆشی خۆم دەرەبڕم سوپاسی هەر برا و خوشکێکەکەم کە هاوکار بۆ لە چارەسەری ئەمە خوشکێکی بەڕێزمان هەیە لە لیبیا من بە شخصی دەیناسم هەر لە کاتی ئەو 45 کەسەی یەکەمین کۆچبەر بوون لە بەنغازی گیران ناوی دکتۆرە دنیای لێرەشۆ لە جیاتی ئەم خزم و کەسوکارە سپاسی دەکەم سەفیرێکی عێراقی سەفیرێکی لیبی ببورن کە لە وەزارەتی خارجیە سەفیرە ڕەفیقمە 25 ساڵە ئەیناسم دکتۆر محەممەد سالم باعمێش دەوری زۆری هەبوو لە چارەسەری ئەم کێشەیە بە تایبەت لە بەنغازی چونکە سەفارەت نەی ئەتوانی تەدەخل لە بەنغازی بکە سوپاسی ئەویژەکەم لێرە و من خۆم ئەمەی بۆ ئەنێرم لە جیاتی ئێوە دەستان خۆش بێ و خۆتان لەگەڵ ئەوەی کابینیمان کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانی دەڤەری ڕاپەڕین و هاوکات لەگەڵەوە دکتۆر مستەفا ئەمین بۆ قسەیان کرد بۆ میدیاکان سەبارەت بە گەڕانەوەی یاخود دوای بارودۆخی ئەو گەنجاندا ڕۆژن کە 24 گەنجن لە ئێستادا کار لەسەرەوە دەکرێت کە بگەڕێنرێنەوەنێ و بدرێنەوە بە کەسوکارەکانیان و بە کەسوکارەکانیان شاد ببنەوانێ و باسی دۆخی گەنجانی دەفەری ڕاپەڕینیشیان کرد کە داوایان کرد بە شێوازێکی گشتی بەدەم گەنجانی ئەو ناوچەیە بڕۆن و کە بەشێکی زۆر لە گەنجانی ئەو دەڤەرە ڕویان لە وڵاتانی دەرەوە کردووە دەچینە هەولێر جیهازێکی ئەیتیەم کە سەربەبانکی بەغدادە لە بەردەم تابلۆمۆل لە هەولێر شکێنراوە تا ئێستا نازانرێت کێ شکاندوێتی و زانێرەکان لا گەیلان سابر پامنێری کوردستان نوێزەوە وەرەگرین کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بگەیلانی ئەوڕۆ باش تێمە لای تۆ قسەمامەکە فەرموو هێڤی نیۆڕۆ باش ینی بەیانی ئەمڕۆ کە بۆ کارچ نادیار کە تاوکو ئێستا نازاندرێەوە کارەکەی چیە هیچێک لە ئایتیمەکان بۆ ڕاتشانی پارە لێرە شکێنراوە لەلایەنەوە کەسانی کە دیارە
ویستیانە پارە لێرە ڕابچێشنەوە کارەکەی وەکوتم دیارنی لێرە لە دوو سایدی دووڕێیانی گەڕەکی ئازادین لە ئەم با بڵێن ئایتی ئێمانە دەکەوێتە ڕێک تەنیشت یانەی نێودەوڵەتی هەولێر لێرە وەک لە دیارە لەوێنەکەدا دیارە بەتاوی شکێنراوە شاشەی جامیە و ئایتی ئێمە بەتاوی شکاو لێ ئێستا ئەمە ئاتیمە لە کار کەوتووە وەکوتم هۆکارێکی نازاندرە بەڵام هێوی یانی دوو حاڵەت ئاگەری هەیە هۆکاروی بۆ شکانی ئەویش ئەوەیە کە هەندێک جار لە کاتی ڕاچانی پارە ئەم مەصرفە ئەم ئایتی ئێمە بەڵێن پارەی تێدا نامینێ هەندێک جاریش لە ڕێگەی بزنسکە کارتی با بڵێن وەگرنی پارەکە لێرە ینی ئەم کارتە گیر دەبێتن دەستەوە ناو جیهازەکە لە دەستەوە ناو سیستەمەکە دەرنایەتن ئەمە دوو کێشەی سەرەکی ئەم ئایتی ئێمانن ئەگەری هەیە بۆ هۆی یەکێک لەو دوو کارانە ئەم ئایتی ئێمە شکێنراوی بەتایبەت ئەمڕۆ کۆتا ڕۆژی پرۆسی دابەشکردنی موچەی مانجی پێنجی موچە خۆرانی هەرێمی کوردستانە لە سەر ئایتی ئێمەکانیش دیارە نزیکەی 6 کامیڕێی چاودێریش دانراوە بۆ ئەوی بزاندرێت یانی دەزاندرێت دیارە کە چێ شکاندیتی بەڵامە تاوەکو ئێستا هێز ئەمنیەکان لە پۆلیس وڵاوی نەکردوتەوە هۆکارەکەی بۆچیە دەستگیر نەکراوە بەڵام ئەوەی هەیە لێرە وەکوتم ئەم بانکە مەصرف بەغدا لە چوارچێوەی پرۆژەی هەژماری منە لەم سێ ڕۆژەی ڕابردوو بەم ڕۆژەوە خەڵکێکی زۆر لێرە کۆبوونەوە چاوەڕ ئێوانە کردکە ئەوەی کە لە پرۆژەی هەژماری من خۆی تومان کردو موچەکەی لەسەر ئەو مەصرفانەیە لەسەر ئەم بانکەیە لێرە پارەکان ڕادەچێشتن وەردەگرن بەڵام ئەمەژ کوتم هۆکارەکە تاوەکو ئێستا دیار نییە یەکێک لە دوو هۆکارانە بوونە ئەوەی کە بۆم بەردانەکە بەرەکانش لێرە دیارن هاکرد دیاری وێنەگر بۆمانشاندا ئەمە بەو بەردانە لێرە ئەم ئایتی ئێمە شکێنراوە وەکوتم بەیانیەکەی زوو بووە چاوەڕ دەکرێتن دواتر ینی هۆکارەکەی لایەن لایەنە پەیوەنددارەکان ئاشکرا بکە چێ بوو هۆکاری شکانی ئەم ئایتی ئێمە چی بووە زۆر باشە گەیلان سوپاس بۆ زانیارەکانە دەستخۆش. ئێران تاوتوی چوونە دەرەوە لە پەیماننامەی قەدەغەکردنی ئەتۆمی دەکات ئەگەر بێت ئەوروپا سزای بەسەردا بسەپێنێت. ئیبراهیم ڕەزایی وتەبێژی لیژنەی ئاسایشی نەتەوەی وە سیاسەتی دەرەوە لە پەرلەمانی ئێران ڕایکاند ئەندامانی لیژنەکە سەرقاڵی داڕشتنی پرۆژە یاسایەکن کە حکوومەت پابەند دەکات بە کشانەوە لە پەیماننامەی قەدەغەکردنی ئەتۆم ئەگەر بێت و وڵاتانی ئەوروپا سزا بەسەر ئێراندا بسەپێنن. واڕۆنشی کردەوە لیژنەی ئاسایشی نەتەوەی پەرلەمان تاوتوی کاردانەوەکانی کاراکردنی میکانیزمی سەپاندنی سزاکانی سەر ئێران لەلایەن بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیای کردووە ئەگەر ئەوروپیەکان سزاکانی سەر ئێران چالاک بکەنەوە لە ڕێگەی پرۆژە یاسایەکەوە حکوومەت پابەند دەکەن بەوەی لە پەیماننامەی قەدەغەکردنی بڵاوبوونەوەی چەکی ئەتۆمی بکشێتەوە لە ئێستاشدا کاری داڕشتنی پرۆژە یاساکە لەلایەن لیژنەی ئاسایشی نەتەوەیی و سیاسەتی دەرەوە بەردەوامە. وایە برسێتی لە غەزا هەبێت پێیان وایە برسێتی لە غەزا بێت و سەرکردێکی حەماسیش دەڵێت هیچ سوودێکی نییە لە ژێرگە مارە و برسێتیدا بەردەوامی بە دانوستانەکان بدەین. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوەیدا ڕایگەیاندووە پێی وایە کە ئەوەی لە کردی غەزە ڕوودات برسێتی نییە بەڵکو دەرەنجامی بەدخۆراکی ئەمەش ئەوە دەردەخات کە ڕەنگە حەماس ئەو یارمەتی بدزێت کە بۆ خەڵکی ئەو ناوچەیە نێردراوە و ئاماژەی بۆش کردووە 2 هەفتە لەمەوبەر 6 ملیۆن دۆلار وەکو پاڵپشتی دارایی پێشکەش کردووە بۆ هێنانی خۆراک بۆ ناو غەزا بەبێ ئەوەی کە سوپاسی بکات واوتشی پێویستە ئیسرائیل بڕیارێکی ڕۆن سەبارەت بە داهاتووی کردی غەزە بدات و وا سەبارەت بە دانوستانەکان یاگربەستیش خەلیل حەیا سەرکردا لە بزوتنەوەی حەماس ڕایگەیاندووە ناتوانرێت بەردەوامی بە دانوستانەکانی ئاگربەست بدرێت لە کاتێکدا گەمارۆدان و جینۆساید و برسێتی خەڵکی مەدەنی لە کردی غەزا بەردەوامە. واوتەوێژی بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیلیش ڕایگەیاندووە نیشانی ئەرێنی سەبارەت بە گەیشتن با ڕێکەوتن لە کەرتی غەزا بوونی هەیە. بۆ دووەم ڕۆژ کاروانی هاوکاری مرۆیی گەیشتە کردی غەزەوە تەندروستی جیهانیش دەڵێت تەندروستی جیهانی هۆشداری دەدات لە ڕۆژەکە. مانگی سووری میسر بڵاوی کردوتەوە کاروانی دووەمی هاوکاریەکان لە میسرەوە گەیشتونەتە غەزە کە 1500 تۆن هاوکاری مرۆیی لەخۆ دەگرێت و ڕاشیگەیاندووە قەباری هاوکاری مرۆیەکان کە لە سەرەتای قەیرانەکانەوە گەێنراونەتە غەزە 35,000 بارهەڵگری تێپەڕاندووە کە زیاتر لە 500,000 تۆن هاوکاری لەخۆ گرتەوەکو خۆراک، پێداویستی تەندروستی و پاکردنەوە و شیرەمنی و پێداویستی
پیداویستی منداڵ بەڵام ڕێکخراوی تەندروستی گیانی هۆشداری داوەلەوەی بەدخۆراکی لە کەرتی غەزە گەیشتوتە ئاستێکی زۆر مەترسیدار و ڕاشی گەیاندووە لە کۆی 74 حاڵەت کە بەهۆی بەدخۆراکیەوە لە ئەم ساڵدا تۆمار کراوە 63 حاڵەتیان لەم مانگەدا بۆکە 24یان منداڵی خوار تەمەن 5 ساڵن وا تەندروستی گیانی ڕاشی گەیاندووە زیاتر لە 5000 منداڵی خوار 5 ساڵ لە ماوەی 2 هەفتەی سەرەتای ئەم مانگەدا چارەسەریان بۆ بەدخۆراکی وەرگرتووە و هاوکات ئەنتۆنیۆ گوتێرێس سکرتێری گشتی نەتەوەیەکگرتووەکانیش دەڵێت نابێت برسێتی وە کوچەک لە جەنگدا بەکاربهێنرێت. حوسیەکان فراوانکردنی ئۆپەراسیۆنەکانیان دژی ئیسرائیل ڕاگەیاندوە و دەڵێن سەرجەم کەشتیەکان دەکەن ئامانج. حوسیەکان یەمەن لە ڕاگەنراوێکدا قۆناغی چوارەمی ئۆپەراسیۆنە سەربازەکانیان دژی ئیسرائیل ڕاگەیاندوو و ئاماژیان بۆداوە گەماروی دەریایی زیاتر دەکەن و هەموو ئەو کەشتیانە دەکەن ئامانج کە لەگەڵ ئیسرائیل مامەڵە دەکەن بەبێ گوێدانە ئەوی کەشتیەکە چی یاخود سەر بە چه وڵاتێکە و داوەشیان کردو لە سەرجەم کۆمپانیاکان کارکردن لەگەڵ بەندەری ئیسرائیل ڕابگرن ئەگەر ناکەشتەکانیان ڕوبەڕووی هێرشێکی موشکی و فڕۆکەی بێفڕۆکەوان دەبێتەوە. ئاگری دارستانەکان لە چوارەم گەورەترین شاری تورکیا نزیک دەبێتەوە بەهۆیەوە 14 کەس گیانیان لەدەستداوە. ئیبراهیم یوماقلی وەزیری کشتوکاڵ و دارستانی تورکیا ڕایگەاند لە ماوەی 24 کاتژمێردا دوو ئاگر لە دارستانەکانی شاری گەورەی پیشەسازی بۆرسا لە باکووری ڕۆژاوی تورکیا کەوتۆتەوە بەهۆیەوە زیاتر لە 3500 کەس لەو دەوروبەرە کە دەژیان ماڵەکانیان چۆڵ کردووە و ئاماژەی بۆ شورە 2300 کارمەندی ئاگرکوژێنەوە و کارمەندی فراگوزاری بەشدار بوون لە ڕوبەڕووبوونەوەی ئاگرەکان و وەزیری تەندروستی تورکیا ئاماژەی بۆ کردووە زیاتر لە 350 ئۆتۆمبیل و 6 فڕۆکە و 4 هلیکۆپتەر ڕەوانەی ناوچەکە کراون و واوتیشی پێشبینی دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا پلەکانی گەرما بەردەوام بەرز ببنەوە بۆ نزیکی 40 پلەی سیلیزی و ئاماژەی بۆش کردووە بەهۆی بەردەوامی ئەو ئاگرەوە ئاگرەکە چوارەم گەورەترین شاری تورکیا خۆ لە چوارەم گەورەترین شاری تورکیا نزیک دەبێتەوە و ڕاشی گەیاندەوە بۆی سەرجەم ئەو ئاگرانە لە تورکیا کەوتونەتەوە 14 ئەندامی تیمەکانی ئاگرکوژێنەوە گیانیان دەدەستاوە. ڕووداوێکی پاڵنان لە ڕێوڕسمێکی ئاینیدا لە هەندستان گیان لە دەستدان و برینداربوونی 34 کەسی لێکەوتووەتەوە. میدیاکانی هەندستان ئاشکرایان کردووە لە پەرستگای مانسادیڤی کە دەکەوێتە لووتکەی گردێکەوە لە شاری هاردوار سەدان زیارەتکار لە ڕێوڕسمێکی ئاینیدا کۆبوونەتەوە و دواتر بەهۆی قەرەباڵغیەوە پاڵنان دروست بوو و لە ئەنجامی ڕووداوەکەشدا 6 کەس گیانیان لەدەستداوە و 28 کەسیش بریندار بوون و پۆلیسی شارەکەش ڕایگەیاندوە پێ دەچێت دروستبوونی شۆرتی کارەبا ترسی لە ناو زیارەتکاراندا دروست کردبێت کە بۆتە هۆی دروستبوونی ڕووداوی پاڵنان و لە ئێستاشدا لێکۆڵینەوە لەو بارەیەوە بەردەوامە. دێنەوە هەرێمی کوردستان و دەگەڕینەوە سلەیمانی سەرڕای ئەوەی موچەی مانگی پێنجی موچەخۆرانی هەرێمی کوردستان خەرج کراوە بەڵام بەوتی کاسبکاران پێدانی ئەو موچەیە کاریگەری ئەوتۆی لەسەر جموجۆڵی بازار دروست نەکردووە هاوڵاتیان و فەرمانبەرانیش باسێوا کەنەڵێن ئەو موچەی کە دابشکراوە تەنها بەشی پێداویستی دانەوەی قەرزەکانی کردو و هێشتا چارنووسی موچەی مانگەکانی دیکە دیار نێوە هاتنی یەک موچەش کاریگەری ئەوتۆی لەسەر بازار نابێت. کۆچە ڕۆژی دابشکردنی موچی مانگی پێنجە بەڵام بازار تەنها کەش و هەواکی گەرمە جوڵەی بازاڕەکە لەسەر شۆستە و بەردەمی دوکانەکان نین بەڵکو زۆرترین جوڵە ئەو ئۆتۆمبیلانن کە بەسەر شەقامەکاندا دەڕۆن هەرچەندە هاوشێوەی فەرمانبەران کاسبکارانی بازاڕیش چاوەڕوانی هاتنی موچە بوون تا کەمێک بوژانەوە بازاڕەکە ببینن بەڵام بۆ هەندێکیان بازار کەمێک گۆڕاوە و بۆ هەندێکی دیکەشیان هەروەک پێش وەرگرتنی موچەیە. برا بەڕێزەکەم بڕوا بکە هیچ تەسیریشی لە بازار نەکردووە هیچ نەگۆڕاوە کاگە میرجان یعنی ئەتوانم بڵێم چۆن بوو پێش دانی مەعاش ئێستش هەر ئاوایە خەڵک کۆمەڵێ قەرزاری و کۆمەڵێ مەسروفاتی هاتوۆتە سەرشان و قەرزی کردووە چوزانم یعنی کۆمەڵێ مشکیلاتی ژیانی خۆی هەیە ئێستا بۆی
معاشەکەی وەرگرتو ئەتوانێت تەنیا قەرزەکانی پێباتەوە یان ئەتوانێت تەنیا ئەو گیر و گرفتانی هەیە بۆ ئەوانە چارە سەرگاپی ئەوەی کە مشتریمانن بۆ دیارنین لیانە پرسیینەوە چییە خۆ نەخۆش نەوێڵەنە وەڵام بێمەعاشی بووە بەڵام دیارە ها کاریگەری زۆری هەیە لەسەر خەڵک لەسەر هەموو تاکێک باوەڕکە ینی ئەگەر دەموچوی خەڵک بخوێنیتەوە ئێستا جۆرێکی ترن لە چاو پێرەوە بەسەر پێرێ چۆڵی بە دوکانەکانەوە دیارە زۆرینەی دوکاندارەکان بێکار دانیشتون و چاوەڕوانی مشتریەک دەکەن بێت و شتیان لێ بکڕێت کەچی و هەوڵاتیانی دێنە بازار کەمترینیان دەستیان کیس و زەرفی پڕی پێ بەوتی خۆیان دوای 3 مانگ وەرگرتنی یەک موچە تەنها بۆ قەرز و پێداویستیەکانیان ڕۆشتووە و دیاریش نییە کەی موچەی مانگەکانی دیکە وەردەگرن هەر بۆیە ئەوەی ماوەتەوە هەڵی دەگرن بۆ تنگانەی ئەگەری دووبارەبوونەوەی دواکەوتنی موچە بەزیاوە قەرزارە بەکەمەوە پارەی مۆلیدەی لایە پارەی ڕئیسی لایە پارەی مارکێتی لایە پارەی نەخۆشخانەی لایە دنیای پارە قەرزارە بەعنی مەعاشەکەی بەرزیاوە قەرزارە بەڵام ئەو پارێکەیەتە ناو کوردستانەوە خەڵکێک هیچ کاری لێکە جوڵەیەک دروست دەکا بەڵام ئەم پارەیە چونکا دەمێکە نهاتوە جوڵەی پێ دروست نابێت دەمێکە وا نزیکی 90 ڕۆژان پارەیە یەک مەعاشاتۆتە هەرێمەوە یەک مەعاش بۆ ئەم هەرێمە کەمە لا دوای 85 ڕۆژ دواکەوتنی موچە فەرمانبەرانی هەرێم موچەی مانگی ئایریان وەرگرت تاوەکو ێساش موچەی مانگەکانی حوزەیران و تەمووس ناڕوون و ئەماش هێندەی دیکە کاریگەری خراپی لاسەر جم و جۆڵی بازاڕەکان داناوە ئەوەی 85 ڕۆژە لا چاوەڕوانی موچەدایە تەنها موچەخۆران و فەرمانبەران نەبوون بەڵکو و کاسبکارانی نێو و بازاڕەکانیش هاوشێوە 85 ڕۆژە چاوەڕوانی ئەوەن فەرمانبەران موچە وەربگرن و بازاڕەکانی ئەمانیش ببوژێتەوە بەڵام ئێستا باوتەی خۆیان هاتنی یەک موچە لا دوای 85 ڕۆژ چاوەڕوانی جۆڵەی نەخستوەتە نێو بازاڕەکان و بازاڕەکانی گەرم نەکردووە ئەمیر محەممەد کورسات نیوز سلێمانی وا بڕیارە وەزیرانی دەرەوەی فەڕەنسا و سعودیا کۆنفرانسێک بەستن بۆچی بۆ دروستکردنی دەوڵەتێک بۆ فەڵەستین ئەم بابەتە لەسەر ئەستی وڵاتانی ناوخۆ دووڕە ئیجاوە هەندێک لە وڵاتان پێیان وایە دەبێت فەڵستینەکان بن بە خاوەنی دەوڵەتی خۆیان و هەندێکیان پێیان وایە کە نابێت ئەم کارە بکرێت ئەمەیەکێکە لە تەوەرەکانی ڕانکۆ بابەتێکی دیکە هەیە پێکدادانەکانی کەمبۆدیا و تایلەند ئەماش کێکە لەو بابەتانی کە ئەم ڕۆژانە بەڕاستی جیهانی بەخۆیەوە سەرقال کرد و واشی لە دۆناڵد ترامپ کردو هەموو گرێبەستە بازرگانەکان لە نێوان لەگەڵ ئەو دوو وڵاتەدا بۆ سێنێتە تا ئەو شوێنی کە دۆخەکە ئاهوان دەبێتەوە باش و ڕۆژهڵاتی ئاسا بەکوێ دەگات لەگەڵ ئەم گرژیانەی کەمبۆدیا و تایلەند ئەمەش بابەتێکی دیکە دەبێت کە لە پرسی ڕۆژ دوو بابەتی گرن لەگەڵ میوانەکانی ڕانکۆ بینەری زانیاریەکانی دەبین بەهیوان ڕۆژێکی باشتانە بخواتان لەگەڵ